ڕۆشن باش بینێرانی هێژایی بەرنامەی گەلی ئازاد لە ساڵی 1992 یەکەم هەڵبژاردننی پارلەمانی بە بەشداری 1 میلیۆن کەس لە باشووری کوردستان بەڕێوە چوو. ساڵێک دواتر بەهۆی شەڕی ناوخۆییەوە بۆ ماوەی 12 ساڵ پارلەمانی کوردستان پەکی کەوت. ساڵی 2005 جارێکی دیکە خولی دووەمی پارلەمانی کوردستان دەستی پێکردەوە و هەتا ڕۆژی ئیمڕۆژ خولەکان هەر 4 ساڵ جارێک بەڕێوە چووە. بەڵام دوای سەرهەڵدانی قەیرانی سەرۆکایەتی هەرێم جارێکی دیکە پارلەمانی کوردستان تووشی تەنگەژە بووە. بەرنامەی گەلی ئازادی ئەم جار بۆ باس لەسەر سیستمی پارلەمانی لە کوردستان و وڵاتی سوید تەرخان دەکەین و بۆ باس لەسەر ئەم مژارەش بەڕێز جەبار ئەمین پارلەمانتەری سوید لە پارتی ژینگە ئێستا لە ئەستودیۆ حەزرە. کاک جەبار بەخێر بێ. زۆر سپاس. کاک جەبار باسی سیستمی پارلەمانی پێش هەموو شتێک لەوە دەست پێ بکەین. ئێستا باسی سیستمی پارلەمانی و سیستمی سەرۆکایەتی لە باشووری کوردستان لە تورکیا لە زۆر وڵاتی دیکەش گەرمە. لە ناو بڵێن جەنگە ئەم قەیرانانشدا ئێستا دەزانین کە پارلەمانی کوردستان بەهۆی قەیرانی بڵێن سەرۆکایەتی هەرێمەوە تووشی تەنگەژەیە کاتووە. بەڵام پێش هەموو شتێک بزانین سیستمی پارلەمانی لای ئێوە وەکو پارلەمانتەرێک چمانەیەک دەدا سیستمەکە چییە لە چی پێکاتوە؟ جیاوازی سەرەکی هەڵبەتە ئەم دوو سیستەمە سیستەمی پەرلەمانی و سیستەمی سەرۆکایەتی لەوەدایە کە لە سیستەمی سەرۆکایەتی لە زۆر وڵاتە ئەو سەرۆکە دەسەڵاتێکی زۆری بەدەستە. ئەمە لە ئەمریکایە، ئەمە بۆ نمونە لە فەڕەنسایە، لە هەندێک وڵاتی تر هیچی وای بەدەست نییە بۆ نمونە لە ئیسرائیل یاخود لە ئوتریش دەسەڵاتەکانیان زۆرکەوە. بەڵام لە سیستەمی پەرلەمانیە دەسەڵات لای سەرۆک وەزیرانە، لای پارتەکانی نێو پەرلەمانە، واتە دەسەڵات زیاتر بڵاو بۆتەوە بەسەر پارتە سیاسیەکان و بەسەر سەرۆک وەزیران و وەزیرەکانە. لەبەرەوە دەبینین ئەو وڵاتانەی کە بە تایبەتی وڵاتی جیهانی سێ کە دەسەڵات لای تاکە کەسێک یاخوا بۆ نمونە سەرۆک کۆمارە ئەو مەترسی ئەوەی لێکرێ کە بێتە وڵاتێکی دیکتاتۆر و بەرەو دیکتاتۆریەت بەرێ. بۆیە باشترین سیستم بۆ ئەو وڵاتانە سیستەمێکی پەرلەمانیە کە هەموو پارتە سیاسیەکان بتوانن بە هاوکاری یەکتر یاخود جاریوا هەیە بە مامەڵەکردن لەگەڵ یەکتر یاخود بە منافەسەی یەکتر بتوانن سیاسی ئەو وڵاتە بەڕێوە بەرن وەک لەوەی هەموو دەسەڵاتەکان دەسەڵاتی سەربازی، دەسەڵاتی سیاسەتی دەرەوە، دەسەڵاتی هەڵبژاردن و شتیوە هەمووی بیتە دەستاکە کەسێ کامە مەترسیەکی زۆری لێکرێت لەبەرەوە بەداخەوە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕا، زۆر لە وڵاتانی ئەفریقا، زۆر لە وڵاتانی تری جیهان عرفی دیموکراسی تیای نەچەسپاوە خەڵک بتوانێت ڕێز لەو یاسایانە بگرێ کە هەیە بەڵکو دایمەوە یاساکان بشکێنێت. باش ئێستا لە باشووری کوردستان دەبڵێن سیستمی پارلەمانی وەکو لە دەستپێکیشتادا لە ساڵی 1992ەوە هەیە بە هەڵبژاردنێک بە بەشداری 1 میلیۆن کەسیش. دیارە دواتر بە هەر حاڵ تەنگەژە و کێشەیەکی زۆر تووشی پارلەمانی کوردستان، بەڵام سیستمێک هەیە یعنی سیستمێک قبول کراوە لەلایەن حیزبی سیاسی کوردیەوە کە ئەم سیستەمە کوردستان بەپێی ئەم سیستەمە بەڕێوە بچێت. بەڵام ئەم سیستەمە تا چەندە لەگەڵ کولتوری سیاسی، لەگەڵ کولتوری خەڵکی، تێڕوانین بۆ سیاست، تێڕوانین بۆ حیزب لەگەڵ کۆمەلگای ئێمەدا، یانە لەباری زۆرتر سۆسیۆلۆژی و کۆمەڵناسیەوە ئەم سیستەمە تا چەندە توانیوێتی وەکو چۆن هەیە جێگە بگرێت. هەڵبەتە سیستێم لای ئێمە سیستەمێکی پەرلەمانی نییە، بەڵکو نیمچە پەرلەمانی و نیمچە سەرۆکایەتیە. لەبەرەوەی زۆر لە دەسەڵاتەکان لای سەرۆکی هەرێمە و هەندێک لە دەسەڵاتەکان لای پەرلەمانە. بەڵام ئەو عرفەی بۆ نمونە لە هەرێمی کوردستان هەیە و لە زۆر وڵاتی تر هەیە، زۆر جار بڕیارەکان لە دەرەوەی پەرلەمان بڕیاریان لێدرێت. بۆ نمونە لە مەکتەبی سیاسی فلان حزب و فلان حزب، لە فلان حجرە و لە فلان شوێنی ئاینی بڕیارەکانە درێن و پەرلەمان تەنها کەرەسەیەکە بۆ شەرعیەتدان بۆ بڕیارەی لە شوێنێکی ترا بووە، وەکو لەوەی کە لە وڵاتانەیە بێستە نمونەیەکی ئەمڕۆ بێنینەوە. بۆ نمونە ئێستا کێشەیەکی زۆر گەورە هەیە لە وڵاتانی ڕۆژاوا، بۆ نمونە لە سوید لەسەر ئەو ژمارە پەناهەندە زۆرەی کە ئێستا دێن، بەڵام
بڕیارەکان لای مەکتەبی سیاسی فلان حزب و فلان حزب نییە. دوێنێ و پێرێ و ئەمڕۆ دانیشتن بووە لە ناو حیزبەکانی پەرلەمان کە چۆن ئەم کێشە گەورەیە یاخود ئەم قەیرانی کە ئێستا هەیە لە زۆر وڵاتە ئەمە چارەسەرکەن و پاژەوە لەوانەیە هەر ڕۆژی پاژەوە کە ڕێکەوتن بێن لە پەرلەمان بڵێ ئێمە ڕێکەوتون لەسەر ئەمە ئەمە. هەڵبەتە ئەوەی کەوتم لە کوردستان هەیە ئەوە نییە کە با بڵێ پەرلەمانیە. ئەمە یەک دووش بەڕاستی لە ئەو وڵاتانی کە عرفی دیموکراسیتیایە ڕێز لە یاساکانەگرن، ڕێز لە یاسای بنەڕەتیەگرن، کۆنستیتیوشن، دەستور ڕێزی لێگیرێ و کەس هەوڵ نادا ئەمە ببەزێنێت. بۆ نمونە لە ئەمریکا نووسراوە لە یاسای بنەڕەتیە کە سەروە کۆمار بۆ 2 جار ماکسیموم بەتوانێت خۆیان بژێتەوە. ئیتر ئۆباما ناچێت شەڕ بکە بۆ ئەوەی بۆ 3 جار هەڵی بژێنەوە یاخود 4 جار هەڵی بژێنەوە. خۆی پێش ئەو بە ساڵە 2 ساڵ ئامادەکە کە بەجێی بێڵێ و جێگا خۆشەکە بۆی خەڵکێکی تر چپ لە پارتەکەی خۆی بێ یاخود لە پارتێکی تر بێتە سەروە کۆمار. بەڵام لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، هەندێک وڵاتی ئەفریقی، هەندێک وڵاتی ئاسیا لەمانە سەیرەکەن بەجێی ناڵن. بەجێی ناڵێ هەوڵەدا ئەوسا یاسای بنەڕەتی وڵاتەکە بگۆڕێ. بۆ نمونە لە سووریا لە دەستورە هەبوو کابێ 40 ساڵ بێ اینجا بۆ بیتە سەروە کۆمار. بەڵام لەبەرەوەی کوڕەکەی ئەسەد کەمتر بوو لە شەوێکا دانیشتن یاساکانیان گۆڕی. ئەمانە ئەم وڵاتانە بەداخەوە ئەمە قەزافی بگرا، ئەمە سەدام حوسێن بگرا، ئەمە ئەسەد بگرا، ئەمە موگابێ بگرا، ئەمە زۆر کەسی تر ئەمیا ڕێز لەو یاسایانانن ناگرن. پێیان وایە کاگەر ئەوان نەبن لە سەرۆکایەتی ئەو دەوڵەتە، ئەو هەرێمە، ئەو شارە، ئیتر دنیا تێگەچێ. وانە لەبەرەوەی لەوانەیە هەر لە ناو حیزبەیە خەڵقی زۆر لێهاتووی تیابێ، زۆر خوشک و زۆر برای لێهاتووی تیابێتتر هەچ حیزبێ بێ. ئەوانە ئەتوانن ئەوان ببنە سەرۆکی هەرێم، ئەتوانن ئەوان ببنە سەرۆکی دەوڵەت، ئەتوانن ئەوان ببنە سەرۆکی شارەوانی. هیچ ڕووناداگەر ئەم سەرۆکە لەو وڵاتەیە بۆ نمونە بگۆڕێ. بەڵام بەداخەوە کوتم عرفی ئەوە نییە تۆ خۆت دەسەڵات بەجێ بێڵی. لە هەموو وڵاتانە سەرەکەی وای لێکراوە بە زۆر یا گرتنیان یان لە سەدارەدانیان یان کوشتنیان یان شاربەدارکردنیان بەوە کۆتایی هاتووە. بۆ ڕێز نەگیراوە لەو یاسایانەی کەیە. جیاوازی وڵاتانی پێشکەوتو لەگەڵ ئەو وڵاتانەی کە عرفی دیموکراسیتیانە لەوەیە ڕێز لەو دەستورە ناگرن کە هەیە کە بۆ نمونە دەستورەکە ئەلە بەم شێوازە بێکارکەین بەو شێوازە کار ناکە 1001 بەهانەی بۆ دێنێتەوە بۆ ئەوەی بە شێوازێکی تر حکومڕانی خۆی بەردەوام بێت. باش دەزانین کە یانە سیستمی پارلمانی لە کوردستاندا دوای بڵین ڕاپەڕین لە دوای ساڵی 92 لە دوای سوڵتەیەکی درودرێژی باس و هاوکات بڵین زەبر و زەنگی حکوومەتی باس لەسەر کۆمەڵگەی کوردی و بەگشتی یانە بە جۆرێک ئەو سیستمە بڵین بە کۆمەڵگای کورد لەو بارەوە نامۆ بوو. بەڵام لەبەرەوەی کە بڵین بزوتنەوەی کورد بزنەوەیکی ڕزگاری خوازی بوو کە لە دوای ڕاپەڕی نووستی کە حکوومەتێکی دیموکراتیکی ژیان بڵین بەڕێوەبەرێکی دیموکراتیکیش دامەزرێنێت و ئەو بوو کە پارلەمانیش بڵین دامەزرا. بەڵام دەسەڵاتەکان بڵین لە دەرەوەی پارلەمان لە دەستی حیزبە سیاسیەکاندا بوو وەکو بۆ خۆش ئاماژەت پێکرد. بەڵام لێرەدا پرسیار ئەوەیە ئایا بەڕاستیانە کۆمەڵگەی ئێمەیانە وەکو کۆمەڵگا چەندە توانای سیستمێکی ئاوای هەیە، یان چەندە دەتوانێت کە سیستمێکی ئاوا تەقبول بکە، یا سیستمێکی ئاوا چەندە دەتوانێت یارمەتی بدا کە ئەم کۆمەڵگای ئێمە بەرەو دیموکراتیزە بوون بڕوات. ئایا ئێوە لێرەدا ئەوەی کە زۆر جار باسی بڵین هەڵە لە سیستمدا هەڵەکە یانە لەکوێدایە، لە کۆمەڵگادایە، لە سیستمەکەدایە، یا بۆ نمونە ئەو سیستمەی کە لە وڵاتێکی وەکو سوید هەیە کە دیارە دواترمە دێن باسی بەراوردی ئەو سیستمانە دەکەین. بەڵام بەرحەڵ دوو کۆمەڵگای یەکجار لە یەک جیاوازن. ئێوە لە کەیسی کوردستاندا مەسەلەن چۆن لەوە دەڕوانن؟ هەڵبەتە هەموو کۆمەلگایە، کۆمەلگای سویدیش بگرێ و کۆمەلگای فەڕەنسیش بگرێ و کۆمەلگای کوردستان بگرێ و کۆمەلگای شیلی بگرێ و هەر وڵاتێگری ڕۆژە لە ڕۆژانم کۆمەلگایە کۆمەلگایەکی دواکەوتوو بووە. بەڵام توانیوانە هەندێک کەس، هەندێک پارت، هەندێک ڕێکخراو، هەندێک کەس کە
عقلی پێشکاوە هاتووە هەند ڕێزی گرتووە لە هەندێک یاسا و هەندێک یاسایی هێناوەتە ئاراوە یاخود هەندێک بۆچوونی هێناوەتە ئارا و ڕێزی لێگرتووە و بۆتە نمونە بۆوەکانی ترواتە ئەگەر پارتێکی سیاسی لە کوردستان ببێتە نمونەی ڕێزگرتن لە یاسا ببێتە نمونەی ئەوەی کە ڕێز لە مافی مرۆڤ بگرێ ببێتە نمونەی ئەوەی کە دیموکراسیت بۆ پێشەوە هەڵبەتە کۆمەلگا بەرەبەرە لەگەڵ خۆیان بێت بە پێچەوانە وەگە کۆمەلگایەکش مەدەنی بێ بەڵام حیزبە سیاسەکان گەندەڵ بن بەرەو گەندەڵی ئەبن بۆ نمونە لە کوردستانی ئێمە ئەگەر باسیکەین ئەو گەندەڵی لەم ساڵانەی دوایە هەیە ئەم گەندەڵیە نەبووە 20 ساڵ لەمەوە پێش ئەوە نییە کۆمەلگای کوردی گەندەڵ بووە سەرکردەکان و ڕێکخراوە سیاسەکان و پارتە سیاسیەکان ئەمانە لە پراکتیزەی سیاسەتیان وان کردووە ئێستا کۆمەلگایەک سیستەمێکی گەندەڵ دەرچووە بۆ دەبینی لە ڕیزبەندی جیهانیە عێراق و هەرێمی کوردستانیشەوە یەکێکە لە گەندەڵترین سیستەمەکان بۆ لەبەرەوەی من پێم وایە نەگەوەی کۆمەلگای کوردەواری دواکەوتووە بەڵکو لەبەرەوەیە پارتە سیاسەکان ڕێزیان لە یاسا نەگرتووە ئیشەکانیان بە دەستوری نەکردووە ڕێزیان لە مافی مرۆڤ نەگرتووە بەو شێوازەی کە پێویستە وان نەکردووە کە بەرژەوەندی گشتی بخرێتە پێش بەرژەوەندی خوان و بەرژەوەندی کەسوکاریان ئەمانە وای کردووە کە ئیتر بەرەبەرە خەڵقەکەش بۆ نمونەیەکێک لە دەستگایەکە دەڵێ بەرپرسەکە ماوە گەندەڵە بۆ من نەبم واتە تۆ ئەوسا هاندانی گەندەڵیەکەی بەداخەوە زۆر بەداخەوە زۆربەی ئەو ڕێکخراوانەی لە جیهانە ڕێکخراوی شۆڕژگێر و بۆ نمونە شۆڕشی ڕزگاریان کردووە زۆربەیان کە هاتوونەتە سەردەسەڵات یاخود بەرەو گەندەڵیان بردووە یاخود بەرەو دیکتاتۆریەتیان بردووە ئەگەر هاتوو ئێمە خوێندنەوەی بکەین لەبەرەوەی عرفی یاخود زانینی بەڕێوەبردننی وڵات بە شێوەیەکی تەندروست نان بووە و نەشیان ویستووە سوود لە خەڵقی وەرگن کە ئەو توانایی هەیە و زیاتر بۆچوونەکان وا بووە کە من بەرژەوەندی خۆم بخەمە پێش بەرژەوەندی ملت بەرژەوەندی کەسوکار و عەشیرەتەکەم بخەمە پێش بەرژەوەندی ملت ئیتر بەرەبەرە تۆ ئەوسا مندلەتێک و یاخود کۆمەلگایەکی تەندروستیش بێ وەلایە بیت ئەیکەی بە کۆمەلگایەکی ناتەندروست باشە مەگەرە چاو لە هەڵبژارنەکانی کوردستان بکەین دەزانین کە هەمیشە لە دوو ئاستا ینی لەلایەک کاتێک هەڵبژاردن بەڕەوە دەچێت بە شێوەیەکی دیموکراتیک یانە جیاواز لە بڵێن ساختەکارەکان کە هەڵبژاردندا کراوە یانە لە هەموو هەڵبژاردنەکاندا و لە کوردستان دیارە زۆر بەرچاویش بووە بەڵام وەکو دیکە لیستی جۆرا و جۆر بەشدار دەبێ بۆ نمونە لەم هەڵبژاردننی ساڵی 2009 13 لیستی جیاواز بەشداریان کرد هەڵبژاردننی 2013 24 لیستی جیاواز بەرحاڵ سیستمەکە وەکو هەم بۆ خۆت و چاوەدێرانی نێونەتەوەیش لە کوردستان بوون و ئەبینن بەڕەوە دەچێت دوایەوەش هەڵ پارلمان کۆ دەبێتەوە لایەکی دیکەشی ئەوەیە کە لەسەر کاغەزە یانەوەی کە سیستمی پارلمان چه سیستمێکە چۆن عرفی دیموکراسی دەپارێزرێت دیموکراسی چێمانە بەڕێوە دەچن بەڵام دەگاتە ئەوەی دواتر پارلمان چۆن بەڕێوە بچێت و حزب سیاسیەکان چۆن بەڕێوە بەرن کێشەکە لەوێدا ساز دەبێ بەبەستەوەیە کە کۆمەلگای کورد ئەو تێگەیشتووی تایە کە لە هەڵبژاردنێکی ئازاددا بەشدار بکە نوێنەری خۆشی هەڵبژێرێت بەڵام کە دەگاتە ئەوەی کە دواتر پارلمان حکوومەت پێک بێنێت و پارلمان بێتە بڵین مەرجعی قانوندانان و دواتر دروستبوونی حکوومەت کێشەکان وردە سەر هەڵدەدەن یانە لێرەدا ئەوەیە کە هێزێک لە سەروی پارلمان بڵین دیسانەکە چەت و کۆس بخاتەوە سەر بڵین کاری پارلمان ئێوە لەو پەیوەندیدا کە هەڵبژاردنەکان بە شێوەیەکی ئاوا بەڕێوە دەچن و دوایش کە ماوەیەکی زۆر تێناپەڕێ کە دیسانەکە پارلمان تووشی تەنگەژە و کێشە بێتەوە وەکوم بۆ نمونە ئەمەی هەرە دواتر لە کوردستاندا هەڵبەتە لە وڵاتانی دیموکراسی سەروەک پارتەکان هەوڵ دەدەن خۆیان بچنە ناو پەرلەمانەوە بۆ وای جەنگی دیموکراسی لەوێ بکەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە خومینیەوە بگرا لە سیستانیەوە بگرا لە هەرێمی کوردستانەوە بگرە دەسەڵاتدارەکان دەسەڵاتداری یەکەم ناتە ناو پەرلەمانە پێی وایە کە پەرلەمان کەمە پێی وایە زۆر گەورەترە ئەم عرفە ناتەندروستە ئەم عرفە ناتەندروستە لە وڵاتانی تر دەچێ بۆوێ لەوێ سەرکردایەتی حزبەکەیەکان لەوێ ڕاڕەوێکی تەندروست بۆ حزبەکەی دانێ لەوێ بڕیارەکان یەنێتە ناو پەرلەمان سەرۆکی سۆسیال دیموکرات لە وڵاتە
بۆ نمونە لەنا حکومەتە سەرۆکی ئەو ڕازڕەوەکان یاخود کوتلەی ڕازڕە هەمووی سەرۆکەکانیان لە بێجگە لە یەکێکان کە نەیتوانیوە تا ئێستا بێ لە ناو پەرلەمانان واتە دانوستانەکان کە یەکەی لە ناو پارلەمانە هەوڵەدەن بیکەن چکە پێشتر ئەوان وان پێیان وایە پەرلەمان لەسەر و هەموو دەسەڵاتێکی ترە لا ئێمە وا پێوانە ئەو پێی وایە مەکتەبی سیاسی لەسەر و پەرلەمانەوەیە لەبەرەوە پێی شەرمە ببێتە ئەندام پەرلەمانێک پێی شەرمە بچێتە ناو پەرلەمانەوە خەڵقی ترە نێرێ سەرکردە سیاسەکان ناچێت ئەمە عورفێکی ناتەن دروستە ئێمە دەبێ هەوڵ بدەین بەڕێوەبەرایەتی وڵات دانانی سیاسەتی دوورخایەنی هەرێمەکەمان یاخو وڵاتەکەمان لە ناو پەرلەمانەوە بکرێ هەتاکو وانەکەین ئێمە دامەزراوەی نین کەواتە ئێمە شوێنێکی تر هەیە ئایا ئەو شوێنە قەڵاچۆلان بێ یاخود مەسیف بێ یاخود گردەکە بێ یاخود شوێنێکی تر بێت لەوێ بڕیارە سیاسەکانە دێ ئێمە دەبێ ئەوە لابین وا بکەین ئەو کتلە پەرلەمانیە دەسەڵاتی پێ بدرێت کە ئەو بتوانێت شتەکان بکە نەکو مەکتەب سیاسەکان یەکتر ببین و دوای ڕێکەون و جاوە پەرلەمەنتارەکان بڵێن فەرم و بڕۆنەوە بکەن باشەمە لایەنی ئەرێنی مەسلەکەی بەڵام لایەنێکی دیکەی نەرێنی کە بۆ نمونە لەم ماوەیەشدا لە کوردستان بەتایبەت لەسەر پرسی سەرۆکایەتی باسیەوە دەکرێت بۆ نمونە بەڕێز بارزانی بەدیلی نییە یا بۆ سەرۆکی فلانە بزوت بۆ نمونە بزوتنەوەی گۆڕان بۆ خۆی لە پارلەماندانەیە یا سەرۆکی فلانە حزبی دیکە بەڵام ئەمە لایەکی دیکە بۆ نمونە کەسێکی بۆ نمونە سەرۆکی پارلەمانی ئێستا دکتۆر یوسف کەسێک کە ئاسراو نییە دەبێتە سەرۆکی پارلەمان و پارلەمانیش بەڕێوە دەبا یانەمە بەستم لایەنی نەرێنیەکەی ئەوەیە بۆ دەبێ هەمیشە سەرۆکەکان ئەوە بکەن بۆ دەبێ خەڵکی دیکە نەبن لەبەرەوەیەوە پاراستنی بەرژەوەندیە هیچ شتێکی تر نییە چونکە هیچ کەسێک نییە نە لە کوردستان نە لە جیهانە جێگەی نەتوانێت بگریتەوە یعنی ئەگەر ئۆباما کە بەهێزترین وڵاتی دنیا ئێستا ئەمریکایە ئەگەر ئۆباما بگۆڕێ بە یەکێکی تر خۆ ئەمریکا لە ناو ناچێت باشە بۆ شارێک ئەگەر پارێزگاکەی لابێ یاخود هەرێمێ سەرۆکەکەی لابێ یاخود وڵاتێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تۆ بڵێ وڵات دنیا ڕوخێت هیچ دنیا ناڕوخێ من پێم وایە لە هەرێمی ئێمەشا بەدیل بۆ هەموو کەسێک هەیە بۆ سەرۆکی هەموو حزبێک هەیە بۆ سەرۆک وەزیران هەیە بۆ سەرۆکی هەرێمی پێشوو هەیە بۆ هەموو کەسێک بەدیل هەیە ئەوە نییە بەدیلە بێت زۆر جار هەیە بەدیلەکە لەناو حزبەکەی خوا هەیە ئافرەتی زۆر بەتوانە پیاوی زۆر بەتوانە لەناو حزبەکانی خوانە هەیە کە بتوانێت جێگەی ئەوە بگرێتەوە چکە کە تۆ گەشتیتە قەناعەتی ئەوەی من بەدیلم نییە دیکتاتۆریە دروست دەبێت چونکە ئەوسا دەسەڵات بەرنادەیت دەسا و دەستکردنی دەسەڵات ناکەیت ئەوسا واکەی بنەمایەک بۆ دیکتاتۆریەت لە وڵاتەکەی هەبێ چکە کە تۆ وات کرد ئەبێ مافیش بدەیت کە بە بەرامبەرەکەشی لەو شوێنی کە دەسەڵاتی ئەویش بڵێ من لاچم دنیا ڕوخێ من بەدیلم نییە هەموو کەسێ بەدیلی هەیە یعنی چه هوەرێک سیاستمەدارێک لە ئێمە لە کوردستانی زانێ خەڵقی تر نەیزانێ بەڕای من تەنها پاراستنی بەرژەوەندیەکانی ئەو تاقمەیە ئەو حزبەیە ئەو ڕێکخراوەیە ئەو کەسانەیە هیچی دیکە نییە باشە هاوکات بۆ نمونە باسی دکتۆر یوسف محەممەدمان کە سەرۆکی پارلەمان کە لێرە ئێستا لە شاری هەولێرشا بەدەرکراوە بەڵام بزوتنەوەی گۆڕان وەک نمونە بڵین بزوتنەوەی گۆڕان وەک نمونە سەرۆکی ئەو کە بڵین ڕێزدار نەوشوێر مستەفا بۆ خۆی لە دەرەوەی بڵین دانوستاندن و لە درەوەی ئەوەی بڵین لە ڕاستەوخۆ لەگەڵ پارتی ئەمانە هەبووە بەڵام ئەوەی کە لە منافسەیەوەی کە بڵین بێتە پارلمان و ئەو شتە نەبووە لێرەدا بەڵام هاوکات کەسانێکی دیکە توانراوە لە بزوتنەوەی گۆڕاندا وەکو نمونە دکتۆر یوسف ئەوە بێت سەر بکەوێت یا کەسانێکی دیکە لە ئاستی وەزیر و لەوەدا ئێوە یان لەو بارەوە دەڵێن چیکە چون پارادۆکسێک یانە بڵین ئەگەر هەموو پارتە سیاسەکان سەرۆکەکانیان بۆ خۆی کوردستان بکەنە مەیدانی ئەوە ڕەنگە لە ساحەی پارلماندا ئەوە کە بتوان کێشەکان باس بکەن و کێشەکان چارەسەکەم شتێک بێ بەڵام ئەوەی کە بۆ خۆیان کەسانێکی دیکە هاوکات دەتوان ئەو پۆستانە وەربگرن لەو بارەوە ئێوە بڵین کولتور و ڕوانینی بزوتنەوەی گۆڕان چۆنە بینن کە
بڵین شخصی یەکەم نییە بەڵکو کەسانێکی دیکەن کە ئەو ڕۆڵ ئەگەڕن. هەڵبەتە لە زۆر وڵاتان مەترسی هەیە لەوەی کە سەروەکی حزبیان چەند کەسێک کە دەسەڵات بگرن ئەمانە دوایی لەبەر بەرژەوەندی تایبەتی خۆیان ئەمانە لە پۆستەکانیان لانەچن. هەر بۆیە مێکانیزمێدانێن. ئەنی ئەمریکا بۆ ئەوەی داناوە بۆ نمونەیە گەنمەوە بۆ ئەوەی داناوە ترس هەبووە کە ئەو سەروە کۆمارەکات ئەمریکاوە نەڕوە بۆیە هاتوون لە یاسای بنەڕەتی خۆیانە یاسایەکیان بڕگەیەکیان داناوە کە سەروەکی ئەم وڵاتە بۆی نییە لە 2 جار زیاتر خۆی هەڵبژێرێتەوە. لە ناو پارتی سیاسیش لە وڵاتانە لە زۆر پارتی سیاسی لە زۆر شوێنە مێکانیزمێک داراوە مێکانیزمێکە داراوە کە تۆ بۆ نییە ئێستا بۆ نمونە پارتی ژینگە بگرا لە زۆر وڵات و لە سوید بڕگەیەکی تیاڵێ تۆ بۆ نییە لە 3 جار زیاتر خۆڵ بژێریتەوە تەواوی تر کە 3 جار لە پەرلەمان دانیشتی جاری سێهەمت جاری ئاخرێ ئەبێ جێگا بۆ یەکێکی تر خۆشکەی ئەبێ بۆ یەکێکی تر بتوانێ بێ ممارەسەی دیموکراسی وڵاتەکە بەڕێوە بەران نەکو تۆ ئەو دەست ئەو شوێنە بگری و بەڵەڵای نەگەیت و بڵێ تەواوی تر جێجێی منە و حزبەکەی من ئەڕوخێ بێ من و دنیا ڕوخێ بێ من ئەم مێکانیزم دانانە لە بەرژەوەندی کۆمەلگایە و لە بەرژەوەندی تاکێک نییە کە بێوێ دەسەڵات پاوانگەر ئەو سیستەمە ئەو بڕگانە یاساییە زۆر جار لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕازیان لە وڵاتانی تر نەبووە کە هەشە دوایی بەهانەی جیاوازی بۆێنەوە کە نەیهێڵن ئەمە واکات کۆ تۆ نەتوانینەوەی گەنج بێنیتە ناو دەسەڵاتەوە چکە تۆ هەر خۆ دەمێنیتەوە هەر دەسەڵاتەکەی خۆ دەپارێزی ئێمە بێ چی بکەین ئێمە بێ خۆمان هەموو کەسێکمانێت ئەوێ هەڵبەتە کاریگەری هەبێ لەسەر سیاست و بەڕێوەبردننی ئەو وڵاتی کە تیاژی هەموو کەسێک طموحێکی وایە من هەمە جەنابەت هەیە خەڵکی تریژەیە بەڵام لە سنوورێکە کە ڕێز بگری لە یاسا لە سنوورێکا بێ کەس بێ سبینێ من ڕێ بدەم بە کچیتەوە بە کوڕی تۆ یان بە کچی خوشکان و برایانی تری هاوڵاتیان کە ئەوان بتوانن ببنە سەروەک هەرێم ببنە سەروەک کۆمار ببنە سەروەک حزب ببنە سەروەک وەزیران ببنە وەزیرێک دەسەڵات هەمووی من نەیگرمە دەست و تەواو هەتایە بەدەستی من یان بەدەستی خێزانی من یاخود عەشیرەتی من یاخود هاوڕێیانی من بێ ئەم عورفە عرفیە بووە وەکوتم لە زۆر شوێنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ژۆر باکوور و باشووری ئەفریقا لە زۆر وڵاتی ئاسیا ئەم عورفە هەبوو و دوایی وڵاتەکانیان گەیاندۆتە قەیرانێک کە یان شۆڕشی تیا بووە یان بۆتە کوشتن شەڕی ناوخۆ یان بۆتە کودەتا یان بۆ بتەمای ئەوەی ئەو سەرۆکەی کە جاران سەرۆکی ئەو وڵاتە بووە هەڵواسراوە شاربەدەر کراوە کوژراوە ئێمە با نەیگەێنینەوە بیگەینەوەی کە هەموو کەسێک لە وڵاتی ئێمە لە هەرێمی ئێمە کە لە حیزبی ئێمە بتوانێ ممارەسەی بەڕێوەبردننی ئەو حزب بکە و دنیاژ هیچی لێنایە ئەگەر هات و سبینێ یەکێکی تر پەرلەمەنتار بێ لە باتی من کەسێکی تر لە باتی تۆ سەروەک وەزیران بێ کەسێکی تر لە باتی خوشکێ برایەک سەروەک کۆمار بێ باشە لە کوردستان بۆ خۆش باس کرد وەکو سیستەم دیارە ئێستا بەڕاستی یاسای یا بڵێن دەستوری بنەڕەتی لە باشووری کوردستانە بەو شێوەی زۆر کێشەی تێدایە کە هێشتا ساغ نەبوونەوە بۆ نمونە لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێم و زۆر پرسی دیکەش بەڵام بەهەرحاڵ تا ئێستا بە شێوەیەکی نیمچە سەرۆکایەتی و پارلمانی بەڕێوە هەیە و نەتەواو پارلمانیە و نەتەواو سەرۆکایەتیشە بەڵام لایەک کە پارتی دیموکراتن کە دەیانەوەیە کە دەسەڵاتەکانی سەرۆک زیاترکەنەوە یانە زیاتر بەرەو لای سەرۆکایەتی برن لایەکانی دیکەش دەیانەوێ پارلمانی بێت وە دەسەڵاتەکانی سەرۆک کەمکەنەوە ئێوە خودی ئەو باس و مناقشەیە لە کوردستاندا چۆن دەبینین بە تایبەتی ئەوەی کە هەندێک ڕوانگە هەیە کە پێی وایە کە عقڵی خێڵ یانە بڵێن بیرکردنەوەی خێڵ بەسەر ئەم باسەدا زاڵە یان هەر ئەوەی کە بۆ خۆش زۆر نمونەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی دیکەشدا هێنایەوە یان ئەوەی کە بەبێ لە بەرچاوگرتنی ئەوەی کە چی لە دەستور و چی لە کاغەزدا هەیە بەڵام عقڵی خێڵ هەمیشە دەسەڵاتەکە لە باوکەوەدا بە کوڕ و دواتر بەڵام ئێستا لە باشوور ئێستا لەو باس و مناقشانەی کە لە باشووری کوردستان کرێت بۆ شاردنەوەی ئەوە باسیشتی دەکرێت بۆ نمونە دروستکردنی دەوڵەتی کوردی بۆ نمونە پەیوەندی لەگەڵ وڵاتانی دیکە ئەو شتانە ئێوە بەگشتی سەرجەم ئەو مناقشانە لە ڕوانگەوە چۆنە بینن زۆربەی ئەو شتانەی کە وترێ وەکو بەهانەمە چاواشەکردنی خەڵقە
هیچی تر نییە دەوڵەتی کوردی و مامەڵەی وڵاتان چکە وڵات مامەڵە لەگەڵ کەس ناکە سبەینێ لە وڵاتێکە سەرۆکێ بگۆڕێ خەڵق مامەڵە لەگەڵ ئەو سەرۆکەیەکە هەتاکو 4 ساڵ 5 ساڵ لەمە و پێش سوێد مامەڵەی لەگەڵ مبارەکە کرد حوسنی مبارەکە کرد حوسنی مبارەک لاچوو ئێستا مامەڵە لەگەڵ سەرۆکێکی تراکە لە هەموو وڵاتی وایە ئەمریکا ئەمڕۆ ئۆبامایە ساڵێکی ترێکێکی ترێ هەموو جیهان مامەڵە لەگەڵ ئەو سەرۆکەیەکە بە هەرێم بە هەمان شێوەش لە هەرێمی کوردستان و لە عێراقا سبەینەوە سەرۆکە نەمێنێ سەرۆکێکی تر بێ برایەکی تر بێ خوشکێک بێت بێ بە سەرۆکی هەرێم خەڵک مامەڵە لەگەڵ ئەوە ناکە بڵێن ئێمە تەنها مامەڵە لەگەڵ ئەو کەسەیەکەین ئەو کەسە نەبێ دنیا ڕوخێ نە دنیا ڕوخێ و نە هیچەکرێ بە پێچەوانەوە ئەوەی کە ئێمە دەیبینین سیاسەتی دە 15 ساڵی کۆتایی لە باشووری کوردستانە ئێمەی گەیانۆتە بنبەست ئێمەی گەیانۆتە قەیران فەرم و پاش نزیکەی چارەکە سەدەیەک لە ڕزگاربوون لە دەسەڵاتی سەدام حوسێن بێکارەباییە بێ ئاویە بێکاریە بێمەعاشیە بێ ئەمنیە هەموو کێشەکان هەن کێشەی گەورەتر هەن ئێستا زۆر کێشە هەیە کێشەی گەورەترن کەواتە ئەم سیاسەتە بۆتە سیاسەتێکی بنبەست لەبەرەوە من هیچ ئەوانەی کە دەوترێ لەبەر ئەوەلاچە ئەمە تەنها چ بۆ چاواشکردنی خەڵقیە چونکە کاتێک تۆ یاسایەک دێنێستل بۆ نمونە لە کوردستان لە باشووری کوردستانە دەبینین ئێمە لە هەرێمە یاسایەکمانەیە لە یەکە لە بەرگەکان دەڵێ سەرۆکی ئەم هەرێمە بۆی هەیە 2 جار سەرۆکی هەرێم بێ تەواو ڕێز لەو هینە بگرێ یەکێکی تر بێ لە یەکەکەی تر لەوانەیە نزیکی خۆی بێ لەوانەیە یەکێ بێ لە ئەندامی پارتەکەی خۆی لەوانەیە پارتێکی تر بێ لەوانەیە هاوڵاتیەکی تر بێ هیچ دنیا ناڕوخێ و هیچ ئەو وڵاتە هیچی کارەساتی بەسەر نایە تەنها لەبەرەوە کەسە بگۆڕێ چکە جیهانی دەرەوە مامەڵە لەگەڵ ئەوەیەکە دووش ویستی هەموو میلەتێک ویستی کەسێ نیە ویستی تاکەکانیەتی لە باشووری کوردستانە کاتێک تۆتوانی بەرگری داعشکەی نەبێت لە بەرەوەی سەرۆکێکی ئازا هەیە بەڵکو لەبەرە بێ میلەتێکی هەبێ کە بڕوای بەوە بێ بەرگری بکات دژی داعش دژی قەیرانەکان ئەو ئیرادەی میلەتە گرنگە نەکوم ئیرادەی سەرۆک حیزبێ پەرلەمەنتارێک سەرۆک وەزیرانێک سەرۆک هەرێمێ ئەو ئیرادەیەکی زۆر گرنگە ئێمە بێ پشت بەو ئیرادەیە بەستین و هەوڵ دەین پەرە بەو ئیرادەیە بدەین وا بکەن متمانیان هەبێ بە سیاست مەدارەکانی وڵاتەکانی خۆیان نەکو پێشمەرگەیە بڵێ من نانم نییە بۆ خەڵقی تر قەسری هەیە و ملیاران دۆلاری هەیە من بۆ لاچم فلانە کەس لا ناچێ یعنی ئەم بەکارهێنانی هەڵەی سیاست بۆ بەرژەوەندی تاک واکە تۆ کۆمەلگاکە و تاکەکانی کەم گەندەڵەکەیت باش ئێستا لێرەدا پارادۆکسێک هەیە ئەوەی کە ئەمە ئەوەی کە ئەبینین وەکو یاسای ئەوەی کە هەیە لە تیۆریدا ئێمە سیستمێکی نیمچە پارلمانی و سەرۆکایەتیمان هەیە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستیانە بەو هەلومەرجێکی ئێمە تێداین سیستمێکی دیموکراتیکیان و سیستمێکی دیموکراتیک ناوی دەبرێت بەڵام کە دێتە سەر ئەرزی واقع لە واقعدایانم بڵین ئەوەی کە دەسەڵات دواتر بەڕێوە دەبات بڵین عقلی خێڵ لەگەڵ تەناقوز پەیدا دەکات پارادۆکس هەیە لەگەڵ ئەوەی کە لە تیۆری و لە بڵین بۆ نمونە ئەوەی کە لە ڕێکار و دەستوری پارلماندا هەیە ئێوە ئەم پارادۆکسە چۆنە بینین یانەکەوا بێت بۆ نمونە ئێستا کولتورێکی کولتوری خێڵە دەیەوێت کە دەسەڵات لە دەستی بۆ نمونە یەک سەرۆکدا بێ و دوای خۆشی بدا بە کوڕەکەی ئەمە هەیە و لە ئەنگلیزی هەیە لە کوردستانە و پارتێکیشە و بەتایبەتی بە هۆی هەلومەرجی کوردستانیشەوە لە زۆر بوار و زۆر جمگەی ئابووریشی بەدەستە بەڵام لایەکی دیکەش پارلمانێکی ئفلیژێ هەنە بڵین ئەوەی کە لەسەر کاغەز هەیە بەڕێوە ناچێت ئێوە ئەم تەناقۆزە چۆنە بینن هەڵبەتە هۆی سەرەکی ئەوەی کە دیکتاتۆریەت جێی دیکتاتۆریەتی سەدامی نەگری یەکسەر پاژنەوەت و 1992 ئەوە نەبوو پارتێکی سیاسی قەناعەتی بە دیموکراسیەتی تەواو بێ بڵێن فەرم و با هەمومانیشکین ئەوە بوو کە هیچ پارتێکی سیاسی دەسەڵاتێکی گەورەی نەبوو بەسەر هەموو هەرێمی کوردستانە ئەوە بوو کە ڕێکخراوی جیاواز هەبوو و ڕێکخراوەکانیش هێزەکانیان وەکو یەک بوو نانەتوانی خۆیان پسەپێنن
بۆ نمونە یەکێتی نیشتیمانی نەیتوانی بەزۆ خۆی بسەپێنێ لە دهۆک لەبەرەوەی پارتی دیموکراتی کوردستان لەوێ بەهێز بوو بە هەمان شێوە پارتی دیموکراتی کوردستان نەیتوانی خۆی بسەپێنێ لە سلێمانی نەک لەبەرەوە قەنەعەتی پێ بەڵام لەبەرەوەی یەکێتی هەبوو یەکێتی نێژ لای ئێمە ئێستش ئەوە بوو کە فاکت واقع وا بووە کە هەندێ حزب هەبوون حزبەکان دەسەڵاتیان هەبووە حزبەکان تقریبان بەقەی یەک گەورە بوون یەکێ نەیتوانیوە خۆی فەرزکە لەبەر ئەوە بۆ ئێمە توانیومانە پەرلەمانێک بینی ناراوە و نیمچەوە کۆل نیمچە دیموکراسیت بەرەبەرە هەوڵدەین بیبین بۆ پێشەوە نەک نەتیجەی ئەوەی تێۆریەک من قەنەعەتم بەمە بێ با وڵاتەکەم بکەممە دیموکراسیە و کەیش ئەو نەمچە دیموکراسیە بوو بێتە مەترسیەک بۆ سەر بەرژەوەندی تاکەکەیان حیزبەکە هەوڵی داوە ئەو حیزبە ئەو نیمچە دیموکراسیت ڕێگای لێ بگرێ ئەوە بینیومانە لە زۆر شوێن بینیومانە لە تەنها نەکو تەنها لە کوردستانی عێراقا لە زۆر شوێنی ترا ئێمە بەڕاستی تاکی ئێمە پێویستمان بەوەیە سەرکردەکانمان زۆر جار بخێنە ژێر پرسیار ئایا ڕاستە ئەمە دەیکەن با سەرۆکی حیزبی خۆشم بێ یعنی کە سەرۆکی حیزبی خۆشم شتێکە خۆ من نابێت کوێرانە دایم بڵێمە شەدوڵڵا چکە وا بڵێم سبەینێ داهاتووی خۆم و منداڵی خۆم بەرەو قەیرانە بم کەواتە من نەبێ بتوانم ئەوەم هەبێ بڵێم کاکە ئەمە نابێت دادە ئەوە نابێت یعنی بتوانم ڕەخنە بگرم ئەم چاوی ڕەخنەیە زۆر بەداخەوە کەمە لەنا حیزبەکانی ئێمەیە کە خەڵک بتوانێت ڕەخنە لە سەرکردەکەی خۆی بگرێ بە پێچەوانەوە لێپەرسینەوەیە کرێ کاتێک پەرلەمەنتارێ قسەی حەقەکە و قسەیەکەکە لە بەرژەوەندی خەڵکی هەژاری وڵاتەکەی بێ دەبینی لە زۆر جارە ئەو پەرلەمەنتارە یاخود ئەو ئەنداوی مەکتب سیاسیە یاخود ئەو ئەنداوی مەکتب سەرکردایەتیە سزا درێ و وەلاخرێ من پێم وایە زۆر گرنگە ئێمە وا بکەین خەڵقی نیشتیمانەکەمان فشار بخاتە سەر حیزبەکان کە ڕێز لە بنەماکانی دیموکراسیت بگرن و ڕێ نەدا سەرکردەکەی خۆی لە پێش هەموو کەسێکەوە نەکو بەرامبەرەکەی سەرکردەکەی خۆی لەوەلانەدا بەرپرسەکەی خۆی لەوەنادا نەکو ببێتە ماستاوچی و ڕێخۆشکرێ بۆ دیموکراسیت. باشە لە باشووری کوردستانە لە ململانەی سیاسی و پارلمانیدا دەزانین کە دوو پارتی سەرەکی پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی کوردستان و لە ساڵی 2009 سەرهەڵدانی بزوتنەوەی گۆڕان زۆرتر وەکو ڕەتفعلێک کە بڵێن پرسە کۆمەڵایەتەکانی زەق کردەوە و بەرحاڵ دەنگێکی بەرچاوی هێنا بەڵام ئێوە لە ململانەی سیاسی و پارلمانی باشووری کوردستاندا بەپێی بۆ نمونە ئێستا لە تورکیادا پارتێکی وەکو هەدەب دەتوانێت لە مەیدانی تورکیادا دەبێتە پارتێکە ڕەکەبەریە کات لەگەڵ هەموو حیزبەکانی دیکەدا و هەندێک بەرنامە و مانیفستۆی ڕادیکاڵی هەیە لە ئاستی بۆ نمونە ژینگەدا مەسەلەی ژندا زۆر شتی دیکەدا ئێوە لە ململانەی بڵین پارلمانی و سیاسی لە باشووری کوردستاندا بێژگە لەوەی کە گۆڕانیانەوەکو ڕەتفعلێک کە توانی کە کۆمەڵێک دەنگیش بە دەوریانە تا 25 کورسی لە پارلمانی کوردستان بەدەستێنە هەر لە 2009 بە دواوە و 2013 بە هەمان شێوە دووبارەی کردەوە هەمان بڵێن ڕێژەی دەنگ بەڵام ئێوە ئایا پێتانوانیە کە باشووری کوردستانی وەختی ئەوەیە کە پارتێکی ڕادیکاڵ بتوانێت کە یانە ببێتە ڕەکەبەرێکی سەرەکی بۆ یەکێتی و پارتیانە بڵێن بێتە مەیدان بە شێوەیەکی ڕادیکاڵ هەڵبەتە گەر هەمان سیاسەتی کە ئێستا پەیڕەو کراوە کەواتاوە 20 ساڵە پەیڕەوە کرێ لەلایەن پارتی و یەکێتی بە تایبەتی کە ئەوان حکومڕان بۆ گەر هەمان سیاست بەردەوام بێ سبەینێ پێش 4-5 ساڵ حزبێک هاتاراوە بزوتنەوەیەک هاتاراوە لەوانەیە بزوتنەوەی تش بێتە ئاراوە لەوانەیە هەر خەڵقی حزبەکانی خۆیان بەرەبەرە لێیان قبول نەکە ئەم بەردەوامبوونی قەیرانە ئەم بەردەوامبوونی نائارامیە ئەم برسێتیە ئەم بێکارەباییە ئەم بێئاویە ئەم بێئیشیە ئەم گەندەڵێر ڕۆژ بە ڕۆژ ئەو ئەبێ ئەو حیزبانە لەوەش بترسن بەڵام بەداخەوە وەکوتم بەرژەوەندی تاکە کەس تا ئێستا زاڵ بووە بەسەر بەرژەوەندی گشتیە و توانراوە سیستەمەکە بەرەبەرە گەندەڵکەن کە ژێر خوان قسە نەکا زۆربەی دیکتاتۆرەکانی دنیا زۆربەی و کەسانەی ئەو سکردانەی کە گەندەڵن تەنها خۆیان گەندەڵ نین هاتوون دەور و پشتەکانی خۆیان کەمەکەم ژێر خۆشیان واه گەندەڵ کردو بۆی نەتوانن بەرەنگاریان بنەوە
ئەمە واکە گەندەڵی و بەرەبەرە حکمی تاکە کەس بەردەوام بێ بەڵام ئیرادەی ملت ڕۆژێ هەرە تەقێتەوە. یعنی فەرمو سەدام حوسێن لە ساڵی 1960ەوە تۆ بڵێ هەتاکو ساڵی 2003 توانی حکمڕانی بکە بەڵام خەڵق هەستا و لە سێدارە درا زۆر وڵاتەیە ئەمە عەمەر قەزافی 40 ساڵ بە زەبری هێز بە زەبری گەندەڵی بە زەبری دەسەڵاتی پاراستنی خۆی وای کرد کە بتوانێت حکمڕانی بکە بەڵام دوای خەڵق لی هەستان. یعنی دەبینی ئێمە بەبێ بگەینە قەناعەت ئەم نمونانەی کە هەیە لە جیهانە بە تایبەتی نمونەی دە 15 ساڵی کۆتایی نزیک خۆمان خۆ بێ وانەیەک بێ بۆ خۆمان کە ئێمە وانەکەین بۆی سبەینە میلەتەکەوا لە خۆمان نەکا. یعنی بۆ من سەرۆک وەزیرانێ بم وەزیرێ بم سەرۆک حیزبێ بم سەرۆک هەرێمێ بم وا بکەم خەڵکێکی زۆر لە میلەتەکەم ڕقی لێم بێت لە باتووی منی خۆش بووە من نەوێرم بچمە سەر شەقام لە بەرەوەی بمکوژن وەکو لەوەی بچمە سەر سەقام وەکو دوێنێ دیمان سەرۆک وەزیرانی کەنەدا چێتە ناو لای شوێنی قەتار و ئەمانە و هاوڵات سپاسی هاوڵاتیانەکە بە گوڵ و قسان لەگەڵاکە و هیچ ترسێکی نییە یاخود سەرۆک وەزیرێ لێرە یاخود وەزیرێکی دەرەوە بە پاسکی لە چێ بۆ سەر ئیش ئەمە واکە تۆ خۆشەویستیەک لە ناو گەلا هەیە بۆت گەر سیاسەکەشی لەگەڵ ئەو کەسەیانە بێ بۆ نمونە لەوانەیە من هەموو شتێکی سیاسەتی تۆم بەدڵ نەبێ بەڵام شێوازی حکمڕانی و ڕێزگرتن لە یاسایی تۆم بەدڵە دوای دوو بۆ چوونی جیاوازمان هەیە بێ ڕێز لەوە بگرین کە دوو بۆ چوونی جیاوازمان هەبێ ئێمە نابێت تەنها ڕێ بە تۆ بدەین هەتا ئەو سنوورەی تۆ لە بەرژەوەندەکانی من بەدێ ئەو ساڵێم نەخێر تۆ بێ ئەو ساڵ لە شاری من نەمێنی تۆ بێ من تۆ داخەم تۆ ئەبێ من تۆ بگرم من ئەبێ تۆ بکوژم یعنی ئەم عورفە ئێمە دەبێ هاوڵاتیانی ئەو وڵاتانە هاوڵاتیانی خۆمان چه هەرێم بێکی ئەو وڵاتە بێ کە تیاژین هاوڵاتیان قبولی ئەوە نەکەن. چکە زۆر جار خەڵق دەستی شتۆتەوە لە سەرکردەکان لەبەرەوەی سەرکردەکان زۆریان گەندەڵ و دەستی لێشتونەتەوە میلیاردێر و ملیۆنەر و خۆیان و بنەماڵەکانیان یعنی بەرژەوەندێکی تایبەتیان هەیە بەرژەوەندێکی ئابووری تایبەتیان هەیە بۆ پاراستنی ئەو بەرژەوەندێ بەردەوام ببێ بەڵام ئێمە کە ئەندامی لەو حیزبە لەو ڕێکخراوە یاخود هاونیشتیمانی ئەو وڵاتین چۆ بێ ڕێ بگرینەوە چێ بێ قبولی ئەوە نەکەین بە شێوازێکی ئاشتیانە. باشە پارلمانی کوردستانەوەی کە ئێستا هەیە کە باسی سازان دەکرێت دیارە پارلمانی کوردستان و کوردستان بەشێکی لە هەولێر نەماوە بەشێک لە حکوومەتیش نەماوە چەند وەزیرێک بەڵام بەهەرحاڵ ئەو سازانەی کە یانە بۆ پێکاتێکی ئێستا ئەو بڵین پارلمانە هەیەی و ئەو حیزبانەش بە حەجمەی کە لە پارلمانی کوردستانە هەیەە ئایا بەڕاستی بێ لە بەرچاوگرتنی ئەوەی کە کێشەی ڕیشەیانە بڵین لە کوردستان هەیە لە هەموو ئاستێکدا جەنابەت تەنیا باسی گەندەڵیت کرد بەڵام زۆر کێشەی دیکە ئایا ئەوان دەتوان بە سازانێک لە پارلمانە پرسەکان چارەسەر بکەن یا دەربازبوون لەو قەیرانە باشووری کوردستان ئێوە لە چیدا دەیبینەوە یانە ڕێکاری دەرچوون لەو قەیرانە ئایا سازانی پارلمانیە یا ئاڵوگۆڕی ڕیشەیە یا چییە؟ کێشەی سەرەکی تەنها ئەوە نییە کە پارتێکی سیاسی دەیەوێت خۆی بسەپێنێ کەمەز لە زۆر وڵاتە دەبینین واقعەکە کێشەیەکی تری سەرەکی ئەوەیە کە ئەوانی تر قبولەکەن بە ناڕاستەوخۆ لەوانەیە بە قسە بڵێن قبولی ناکەین بەڵام لە سیاسەتە لە پراکتیزەکردنی سیاسەتە ئەو خۆسەپاندنە قبولەکەن لە هەرێمی کوردستانە ئێستا بیگرا بۆ نمونە ئەگەر یەکگرتوو بەڕاستی بێ ئەگەر بزوتنەوە بەڕاستی بێ ئەگەر یەکێتی بەڕاستی بێ بۆ نمونە قبولی ئەم وەزعە ناکەن. یعنی پارتی دیموکراتی کوردستان 35-36 لە سەتی دەنگەکانی هێناوە لە کوردستانە واتێ نزیکە یەک لە سەرسەی دەنگەکانی هێناوە بەڵام دوو لە سەرسێ هەیە کە دەنگی بەوان نەداوە و ناتوانێت لە هیچ وڵاتێکی دیموکراسی یەک لە سەرسێ بڵێ من بە زۆر خۆمە سەپێنم ئەگەرەوە بەڵام کاتێک حیزبەکانی تر بەڕووکەش ئەڵێن ئێمە دژین بەڵام لە ناخادڵین کێشەی ئەوە ئەبێتە کێشەی سەرەکی کە ئەو حیزبانە قبول یەکەن کە پارتێک لە شوێنێکە خۆی بسەپێنە ئیترام پارتەی یەکێتی بێ ئەم پارتە بزوتنەوە بێ ئەم پارتە پارتی بێ ئەم پارتە گۆڕان بێ هەچکامێکیان بێ واتە ئەرکێکی سەرەکی لەسەر ئەو پارتانەیە کە لەو کاتەیە خۆیان نەسەپانوە کە ئەوان
بەرگری بکەم لە مافی تۆ لەبەر ئەوەی قبولی کەم ئەمڕۆ لە تۆ بدرێ و قسە نەکەم سبینێ دەبێت سڕە بێتە سەر من دەبێت خۆمە دەرسێکمان هەبێ لەو هەلومەرجەی کە لە ئێرانە هەبوو لە ساڵی 1970 کاتێک چۆن خومەینی یەکەم جار هات لە ڕێکخراوێکیدا ئەوەکانی تری خۆی لە باوەش کرد دوایی کە ئەوی لە ناو برد هاو لە ڕێکخراوێکی تریدا کەس نەما تا ئاخری توودەما اینجا هات توودەشی سەر بڕی واتە ئێمە خۆ بێ دەست لەوە وەرگین قبولی نەکەین ڕێکخراوێکی سیاسی پارتێکی سیاسی خۆی بە زۆر بسەپێنێ لەبەر ئەوە لای من یعنی ئەرکی سەرەکی تەنها ئەوە نییە کە تۆ قبولی ئەوە نەکەیت پارتێک خۆی سەپانەوە بەڵکو پارتەکانی تریش دەڵێن چی چکە کە ڕێ بۆ بدەن سبەینە سەڕێ خۆشیان دێت کە بەسەر خۆیانە شت لەسەر خۆیان بەسەر ئەوانە گوزەرێ باش ئێستا کوردستان لە ناو هەموو قەیرانەدا قەیرانی ئابووری قەیرانی سیاسی قەیرانی سەرۆکایەتی هەرێم چوزانم نەبوونی دەستورێکی بنەڕەتی و زۆر قەیرانی دیکەش بەڵام ئێستا قەیرانەکاتەوەی قەیرانی بڵین لە دوای قەیران کە چۆن پارتەکان دیسان بێکۆ بسازن یا بەتایبەت چۆنە و پارلەمانت ئەو وەزیرانی کە دەرکراون گەڕێنەوە یا سازانیانە بۆ قەیرانێک کە ساز دەبیانە قەیران لە دوای قەیران ئێوە زۆر بە کورتی چون بچینە سەر هەندێک باسی پارلمانی سوێدیش بکەین بە کورتی ئاسۆی بڵین ڕووداوەکان لە باشووری کوردستان لە پەیوەندی لەگەڵ پارلمانی کوردستانە چۆنە بینن خۆ هەرە بێ ڕێکەون خۆ تا هەتایە دژی یەک نابن هیچ وڵاتی هیچ ڕێکخراوێ نەیتوانی خۆی پسەپێنێ هەتا ئەوە ساڵێک ئەوە دوو ئەوە سێ ئەوە پێنج ئەوە دە پارتێک خۆی سەپانیان ڕێکخراوێک خۆی سەپانیان کەسێ خۆی سەپان خۆ بێ ڕێکەوین ئێمە من پێم وایە هەرە بێ ڕێکەوین بەڵام ڕێکەوتنی ئەمڕۆمان باشترە وەک لە ڕێکەوتنی 2 ساڵی تر چونکە مەینەتی خەڵقی وڵاتەکەمان و نەهامەتی خەڵقی وڵاتەکەمان هەرێمەکەمان کەمەکەینەوە ئەنا خۆ هەرە بێ ڕێکەون بۆ کوێچی ینی خۆ ڕێکخراوێک ناتوانێت شارێ 2 شار داگیر بکە هەتا یاخود دەستی بەسەرا بگرێ یاخود دیکتاتۆریەت هەبێت لە هەرێمی ئێمەیە ڕۆژ ینی تۆ دەتوانی هەلومەرجێک تایبەت ڕۆژێ دوان مانگێ دوان ساڵێ دوان 10 ساڵ پانە بەڵام تۆ ناتوانانی هەتایە بە زۆر خۆت بسەپێنی لەبەرەوە گرنگە من پێم وایە هەتاکو ڕۆژێ زووتر ئێمە ڕێکەوین و ئێمە سازان بکەین لەسەر بنەمای ڕێزگرتن لە بنەما دیموکراسیەکان لەسەر بنەمای ڕێزگرتن لە یاسای بنەڕەتی لەسەر بنەمای دەستا و دەستکردنی دەسەڵات ئەوە باشترە. کاک جەبەراوکە دەزانێت کە دوو خولەکە ئێوە دوو بڵێم خولە ببوورە نەخولەک دوو خولە لە پارلمانی سویددا ئەندامن و هەم ئەزممویشتان لە چاودێری هەڵبژارنەکانی پارلمانی لە کوردستانیش هەیە یان ئەگەر بەراورد بکەین یانە پارلمانی سوید لەگەڵ پارلمانی کوردستان ئایا لێکچوون هەیە و خاڵە جیاوازەکان لە چیدایە بەگشتی هەم لە ئاستی کارکردنی ڕۆژانەدا یانە کاری وەکو پێشکەشکردنی پرۆژەی یاساییت پەسەندکردنی یاسا بەگشتی ئێوە خاڵی لێکچوون و جیاوازیەکان چین؟ هەڵبەتە جیاوازەکان زۆر لە نێوان وڵاتێکە کە عورفی دیموکراسیتیا بووە عورفێکی دوور و درێژی تیا بووە وەکو لە وڵاتی سوێد یاخود وڵاتی نەروێج یاخود فەڕەنسا یاخود ئەمریکا وڵاتێکی ئەوسترالیا زۆر وڵاتی جیهان هەیە جیاوازە لەگەڵ ئەو وڵاتانەی کە عورفی دیموکراسیتیان نەبووە جیاوازەیەک لە ئەو وڵاتانەی کە بەرژەوەندی خێڵ و خزم و کەسایەتیتیان نییە لەگەڵ ئەو وڵاتانەی کەتیایەتی جیاوازیەک هەیە لە قەناعەت و بڕواپێکردنی بە فکری دیموکراسیت لەگەڵ ئەوانەی کەتیانە من جیاوازیەکی زۆرە بینم هەڵبەتە تەک تەنها لەگەڵ هەرێمی کوردستان لەگەڵ زۆر وڵاتی دنیا بەڵام ئەوە مانای ئەوە نییە کە ئێمە لە کوردستان یاخود لە زۆر وڵاتی تر یاخود لە زۆر پارچە جیهانی تر نەتوانین شت بکەین ئەتوانین پەیڕەوەیەکی زۆر جوانمان هەبێ بۆ پەرلەمانی کوردستان ئەتوانین ئیشەکانی ناو پەرلەمان بە جوانی ڕێبخەین ئەتوانین هەوڵ بدەین مێکانیزمێ دانین بۆ شێوازی کارەکە بەڵام لە بەرژەوەندی زۆر جار بەرژەوەندی حیزبی ئەمانە نەکراوە ئێستا نمونەیە گەنمەوە ینی کە لێرە لە وڵاتانە وڵاتی سویدی ئەگەر بگرین بۆ نمونە لێپرسینەوە هەیە لە حکومەت یەکێک لە شێوازەکانی لێپرسینەوە لە حکومەت هەموو پێنجشەممەیە 4 وەزیر دێت
هەموو مانگێکیش سەرۆک وەزیران دێ بۆ پەرلەمان بۆی پەرلەمانتارەکان پرسیاری لێ بکەن ڕخنی لێ بگرن ئەمە یەکێک لە شێوازەکانی لێپرسینەوە بێت یعنی خۆ ئەمە دەکری ئێمە ئەگەر بمانێ لە کوردستانە لە ناو پەیڕەوی ناوخوا بڵین هەموو هەفتانەیە هەموو هەفتەیەک دەبێت بۆ ماوەی سەعاتێ وەزیر بدێ تەنها ماوە بۆ 1 سەعاتی بۆ دانیت هەموو کەسێکیش 3 دقە بۆی هەبێ چەند فریاکە و فریاکە و تاو 1 سەعاتەوە یعنی ئێمە گەر بمانەوە دەتوانین مێکانیزمی وادانین دەسەوانە هەیە ئێستا لە کوردستان نییە نەسەر کاغەز زۆر شت هەیە بۆ نمونە ئێستا بەڵام شتانە نیە بەڵام زۆر لە هین کرد ببوورە بچاوم لە سایتی پارلمانی کوردستان کە دیارە سایتێکی زۆر خراپە بەڵام بە هەر حاڵ لەباری تەکنیکەوەم بەستمە بەڵام کە چاو لە پرۆژه یاساکان دەکەی کە چاو لە بۆ نمونە هەر ئەم ساڵی 2015 بیستی دانە پرۆژه یاسایان هەیە کە لە بەرنامەی کاری پارلەمان بۆ دوایە بە سەدان لێژنەیان هەیە ئەویان هەیە من بەسمۆی ئەوەی کە لەسەر کاغەزەیە زۆر جوانە بەڵام لە پراکتیک دەشتێکی دیکەیە بەڵام بە جەنابەت باسی پەرلەمانی کرد و ئیشەکانی ناو پەرلەمانی کرد من پێم وایە یەکێک لەو هۆوانەی کە پەرلەمانێ چالاگەکە ئەوەیە کە ئەو کەرەستەی کە هەیە بۆ نمونە یاساکان ئەو یاسانەی کە هەیە کە تۆ بتانی بزانی چۆن ئیژەکەی ئەو یاسانە هەبێ بۆی بتانی بەپێی ئەو یاسانە بکەیت نمونەیە گەێنمەوە ئێستا لێرە بۆ نمونە ئەڵێ لە مانگی 9 یاخوددە تۆ توانی پرۆژە یاسا پێشکەشکەی ئیتر پەرلەمەنتار نایە لە مانگی 11 و 12 و 1 و 2 و 5 پێشکەشکە چونکە لە یاسایان نووساوە ڕێز لەوەیە گرە قسە ناکات تا مانگی 9 دەیە یاسای خۆی پێشکەشە و تۆ بێ مێکانیزمێکی باشدانێ من پێم وایە پەیڕەوی پەرلەمانی کوردستان پێویستی بە چاکسازی هەیە پێویستی بە مدێنەستیکردن هەیە پێویستی بەوە هەیە هەنگاوێ چەند هەنگایە بچێ بۆ پێشەوە و لەلایەک چۆ پێویستی بەهەوە هەیە کە تۆ ڕێز لەوە بگری کە دایە ڕێژی و بڕیاری لەسەی واتە دووشتە یەکێکان داڕشتنی یاساکانە بۆی میکانیزمێکی باش بۆ ئیشەکانی تۆ بکە دووش ئەوەیە تۆ ڕێز لەوە بگری من پێم وایە پەرلەمانی کوردستانەوە نییە پەیڕەوەکەی فول بێ دەکرێ بەرەو پێشەوە بکرێ و گرنگیشە بەرەو پێشەوە بکرێ چکە بەم شێوازی کە تا ئێستا چووە بەڕێوە من پێم وایە گەیشتۆتە بنبەست و پێویستی بەنێخوازی هەیە زۆر سپاس بۆ تۆ کاک جەبار دووە بەنامەکە تەواو بوو بەڵام ئەگەر وتنێکت هەبێ یانە بۆ پارلمانی کوردستان بەتابەت کرد لەو قەیرانەیدایە وەکو دووە وتت ببیستین سپاس دەکەین هەڵبەتە منیش و هەموو هاوڵاتیانی کوردستان یاخود زۆربەی هاوڵاتانی کوردستانیش هیوان ئەوەیە بە زووترین کات پارتە سیاسیەکانی ئێمە بۆ نمونە گەرێستە باشی باشووری کوردستان کرد بتوانن ڕێکەوتن بکەن بتوانن ساز بن لەسەر ئەوەی هەرێمی ئێمە بە شێوازێ ڕێز لە یاسا بەڕێوە بچێ بە شێوازێ بەڕێوە بچێ کە ڕێزیە لە یاسا بگرێ ڕێز لە مافی مرۆڤ بگرێ سیاسەتێکی ئابووری یەکسانی هەبێ سیاسەتێ بێ کە دەساودەستی دەسەڵاتی تیاابێ سیاسەت بێ کە دوور بێ لە خۆسەپاندن و کە سیاسەتێ بێ زیاتر بتانی پێی بڵێ ئەمە سیاسەتی ڕۆژی داهاتووە سیاسەتێ بێ کە هەرێمەکەمان بەرەو پێشەوە بەرێ دەڵێ زۆر سپاس بۆ تۆ کاک جەبار سپاس بۆ خۆتان ئەندامی پارلمان لە پارتی ژینگەی سوید سپاس دەکەین بەڵام بینێرانی هێژە لێرەدا گەیشتنە کۆتایی بەرنامەی گەلی ئازادی ئەم جارە لە ئازادی و بۆ ئازادی بژین ماڵتانەوە